لبينا السلامة بوي دربين لمردن بوي بيمان نويرن هرچی ویروس و دردن لبر اوی کورونا دسمان نخاته گردن پابند دورن مایانین تندرستی رای گیاندن لمال مرون درار چیاواتی کردن روزان الصدا جرهنگا بنیم بوده شوردن اما وی رای گرن ماسکرن و توقع کردن پەیامێکیش وەک چەکان بەبێ دڵ عازز کردن نینۆکتان مەیەڵنەوە نینۆک سەر چاوەی دەردن نینۆکتان بقرتێنن نینۆک سەر چاوەی دەردن بێدەستکێش و دەمامەک مەچن بۆ شۆپینگ کردن بێدەستکێش و دەمامەک مەچن بۆ بازار کردن بۆ کاری پێویست نەبێ گەر پێویست نەبێ مەڕۆن مەگەر پێویستی و خواردن من حەدی ئەوەم نییە بیڵێم وەک نەسحەت کردن گەورە و ئازیزی منن هەرچێکی پیر و وردن بەڵام وەکو دڵسۆزیەک وتم وەکو ڕاستپاردن بەڵام وەکو دڵسۆزیەک وتم وەکو ڕاستپاردن حیساب بۆ کۆڕۆنا بکەن لە کۆڕۆنا مەڕوانن بەگاڵتە و بەڕاب واردن لە وڵاتانی دەوروبەر ئۆتا هەزاران مردن لە کۆڕۆنا مەڕوانن بەگاڵتە و بەڕاب واردن ئەو تا لە وڵاتانە بە هەزارە کەس مردن هیوام سەلامەتیە هیوام سەلامەتیە وتم وەکو ڕاستپاردن هیوام سەلامەتیە وتم وەکو ڕاستپاردن